حيدر كاك حيدر ولا أنا سوري منها أحواله باشی کاکە بقبري باكم نام ناسي توا نەوەڵا تۆ چی؟ قلت فاخر رفيقي تلباتي فاخیر فاخە بڵێ والباني قول شيء أي كشي بخوا أولا مخوشوي أولا بيرة كردي واللهی دڵاوێنەی دڵە منیش تۆم خۆشەوێ وتو چیەکەی لێرە واللهی وەی ڕاستی بێت لەم فندقە دابەزیم هاتووم بۆ ئێرە تۆزێ ئیشی تاپ و ئەوانم هەیە تۆ جنەوبە منێ حەیدەر فاخر ماڵی لێرە بێ بچیتە فندق نا بەساقە بم خۆ لەخوا بەزیاد بێ ماڵ زۆر و ماڵی ئاوا بێ بەڵام خۆم لێرە مرتاحم بە ئیستراحە دەخەوم مستحیلە هەر ئێستا چیت ڕەتیەکەیتەوەی بۆ ماڵی خۆم ماڵی من ماڵی تۆیە حەیدەر وا لێ تێک نییە بەساقم بەڵام لێرە مرتاح بۆ خۆم بە ئیستراحە دەخەوم مرتاحم نییە ماڵی من لە پێناو تۆیە لە خزمەت هەیە ئێستا چی باتڵ یەکەیتەوە باطل يعني باطل يعني شو أنا كاكا تمك تدبر هو چییە؟ تۆ حەزەکەی بڕۆ جانتاکە بێنە؟ هاوە؟ تا جوابێ و تەلەفۆنەیەمەوە باش دەبڕۆ ها خلە باوکەشان شوێنی؟ سەر چاو باوکە وەڵی باوکە وتم بەشکم بێ بە شوێن بە ئێڕۆ تو هەمووی نیو سەعات نابێت چی بۆ مەعمەل وەڵی باوکەوەی ڕاستی بێ دەریان کردم دەی بە ناموسم بەزمێکە ناوەتەوە وەڵی باوکە بەزم نەناوەتەوە بەڵام هەر هیچ نیە هەر مەشینێکم سوتانوە ێ وەڵڵا قەدریان لێ کردی مەکینەیەکە سووتانی و دەریان کردویت کوڕی من تەکسیەک بگرە وەرەوە من تا ئیشی تاپۆم هەیە نەختێک وەرە باوکە بەخوا یەک دینارم پێ نییە بێن بۆلەوە ئەمە یەک دووش تۆ بستی عەرزە نییە تاپۆی چی؟ وەرە کوڕم هی خۆم نا برادەرێکمە هاتووە دەمێکە نەمبینی و لەگەڵ یاچم بۆ تاپۆ بەخوا باوکە هەرە بێ بە شوێنمە دەی وەڵا ئەگەر هاتم هەڵبەتە پیاو نیم ئای دەستە خۆش بێ ئەنجا یەکسەر با بڕۆین بۆ تاپۆ ئەچین بەڵام لەسەر ڕێگەکەمان نەفەرێک هەڵەگەرم و یەکسەر ڕۆین بۆ ئەمە ئیشی نەفەراتی بێەکەی نەوەڵا کوڕەکەمە لەسەر ڕێگەکەم هەڵیەگریم و تاو بەساقە بم من زۆرم درەنگە بێ بگەمە تاپۆ باشە دە تۆ سەرکەوە ماڵێ بە قوڕ نەگیرێت دە سەرکەوە 170 ڕۆم ئێستا باشە ئەم کوڕی توی شوکاری چیەوە بەم بەیانە تەلەفۆن بۆ تۆ کاڵە وەرە بە دوامە وەرە و کوڕێ منیش ئیشکەرە بە خواری شێرە لە مەعمەل مەکینەیەکی لەژێر دەسا سوتاوە ساحبی مەعمەلەکە چۆ لی تووڕە بۆ تۆ بەگەژیا کوڕێ منیش قبوڵی ناکە باشە کوڕەکەی تۆ عەقڵی تەواوە ئەمە مناڵە پشکۆلەکە نەبوو خلێک وەرە خلەتی بەخوا ئەمەنە عاقڵ و وریایە ئەمانە حرمەتی خەڵکی لە ئێمە هەرچی پرسوڕاکانمان هەیە بەوێکن هەموو تاف خوالێ نەسەنگە بەس تۆ زیپی بیانە بە ساقە بم درەنگە بۆ بن چاوەکەم تۆ لێرە بەلای باوکە تایەمەوە چمە ژوورە تۆ زیچکێمەوە باشە مێ ئەوە چیتە کوڕمە و لە قەفرتێ بۆ لەگەڵانە چتە ژوورەوە ئێنە هێشتی مێرە ژوورەوە ئێڕۆڵە وا لەوەیەکە شەڕی پێفرۆشت وەڵی باوکە خۆڕاستێکی بۆ قورعانەکە قژی ڕاکێشن حەدوو چایەتە دەرەوە تا قژی کوا ڕۆڵە نیەتی؟ بابام لاولاکی پێوێتی ئەم تۆ ڕاوەستە خلە لەسەر دڵما بۆ بگرێت تێم بگەین لەو مەعمەلە بۆ دەریان کردی ڕۆڵە هەفتەیەک 5 ڕۆژ دەوام هەیە شەشی تەکلیفە بۆ کەم وەرەگرنەوە مەعەدەل دەرەکرێ ئێ بۆ وەڵی باوکە خۆی چ نەکردووە مەشینێ بوستان وتە مەشینی ڕشتاشین نەوەڵە دەحیسانێ بوو لەسەر دەحیسانە دەریان کردووی وەڵا باوکە ئەخت خوا دەحیسانی چی ئەمەر کوردی جواب بگرە ئەم شەو میوانمان هەیە حرەکات و سەکەنات وشتی قۆڕم بۆ نەکەی باشە با تەلەفۆنێکیش بۆ دایکە بکەم بڵێم خواردنمان بۆ حازر کە میوانمان هەیە ئەلەو خەجێ هەر ئێستا دەست بەجێ هەرێ شعری چیش نەکە من ئەڵەم یعنی بەپەلە مەقسەدم ئەوەیە خواردن حازر کە ئەنواع تەعام میوانێکی زۆ تایبەتم هەیە
با بە دوکانی تێروستی چیە و خلێفی کە لیا دەعامر نەمێن تۆزی بێدەنگ بە باشە لەگەڵ مایە دوای تێدەگەێنم دەرکراوە شکرم جارش دەبڕ دەی خوا حافیزی بێ